بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان، ئیسلام دینێکی واقعیە، نەک دینێکی مثالی و خەیاڵاوی. ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر بنەمای واقعبینی دانراوە بۆ ئینسان، لەسەر بنەمای شتێکی خەیاڵی نییە تەنها لە مثالیاتە ڕەنگ بداتەوە و مرۆڤ نەتوانێت جێبەجێکە. ئیسلام مامەڵەی لەگەڵ مرۆڤە وەکو مرۆڤ، وەکو ئینسان دەکا، نەک ئەوەی کە فریشتەیە. حەج کاتێ ئەم دینی ئیسلامەوە سەیری ئێمەی نەکردووە ئێمە بەفری بێپەڵە و فریشتەی بێ هەڵەین. نەخێر، هەمیشە ئیسلام تەعامولمان وا لەگەڵ دەکا کە ئێمە ئینسانین، کە ئێمە مرۆڤین. بۆیە خوای گەورە هیچ کات فەرزی نەکردووە لەسەر من و تۆی ئیسلام خواز و ئیماندار بفەرمێ دەبێ هەموو قسەیەکت ذیکری خوا بێ، بەردەوامی خوا نابێت تۆ هیچ قسەیە بکەی ئیلا سوبحان الله والحەمدولله والله ئەکبەر نەبێ. خوامێ لەسەر فەرز نەکردووی. ئەوە تا بۆی کورکردوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای نوێژەکان لە ماوەی دقەیەک دوو دقەدا 33 سوبحان الله والحەمدولله وانە بکە، ذیکرەکانی بۆ دیاری کردووی. واجبی نەکردو هەر وەختێ تۆ چاول لەسەر یەکنا بەس بیر لە دەسەڵات و عەزەمەتی خوا و کەون و کائینات بکەیتەوە. ئەوەشی لەسەر واجب نەکردووی. واجبی نەکردو گوێ لە هیچ شتێک نەگری ئیلا قورئان نەبێ، نابێ میمۆریەکەت، نابێ موبایلەکەت غەیری قورئان هیچ شتێکی تێدا بێ. ئیسلامی ئێمە ئەوەشی دابین نەک، ئەوەشی وان لێ نەکردووە. ئیسلامی ئێمە ئەمری نەکردووە کاتێک کە تۆ لە کار و کەسابەت دەبێوانێ نابێ بچی بۆ هیچ شوێنە دانیشی ئیلا لە مزگەوتانە بێ. ئەگەر لە ئیشەکەت لە دایرەکەت لە وەزیفەکەت بوویتەوانێ نابێ حرامە بچی بۆ هیچ دەستگایەک ئیلا دەبێت لە مزگەوتابی. ئیسلامی ئێمە ئەمە شتێدا نییە. بەڵکو ئیسلامی ئێمە سەیری ئینسان دەکا. ئەم ئینسانە پێویستی بە گاڵتە و گەپە، پێویستی بە قسەی خۆشە، پێویستی بە پێکەنینە، هەر وەکو پێویستی بە خواردن و خواردنەوەیە. ئەمە فریشتە نییە. چۆن خواردن و خواردنەوە دەخوا؟ پێویستە قسەی خۆش ببیستێ، پێویستە گاڵتە و گەپ بکە، پێویستە لەگەڵ ماڵ و مناڵیا بێ، پێویستە بچێتە پارکێکەوە، پێویستە بچێتە شوێنێکی گشتیەوە، پێویستە بچێتە هۆڵێکی شانەوە. ئەمانە ببیستێ. جا هەندێک سەحابە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وان لەگەڵ دینەکە تێکەڵاو بوون، وان دەزانی دینداری یعنی دەبێ هەمیشە هەر لە مزگەوت و لە عیبادەتا بی، نابێ قەد پێ بکەنی، دەبێ بەردەوام باسی قەبر و قیامەت لە مێشکتا بێ و هەر باسی جەهەنەم بکەی، ئەبێ هەر بگریەی، نابێ زەردەخەنە بکەی، نابێ جلی جوان لەبەرکەی. ئەم دنیاە هیچ نییە، دنیات نەوێ، بەس قیامەت لە هەموو شتێکدا ببڕێ. ئەگەر جاروبارێ غەفڵەت بیگرتنایە لەگەڵ دنیا تێکەڵاو بوونایە بەخۆیان دەبوت بەو خوای ئێمە منافق بووین. وێ دەچینە خزمەت ئەو حەدیسەیە کە ئیمامی موسلیم بە ژمارە فەرموودەی 2750 لە صحیحی موسلیمە هاتووە. سەحابەی بەڕێز حەنظەلەی نەبوو، تووشی ئەبوبەکری سیدیق بوو ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ. ئیمامی ئەبوبەکر پێی فەرموو کەیفە ئەنتە یا حەنظەلە، ئەی حەنظەلە کاروبارت چۆنە، وەزعت چۆنە، دین و ئیمانت چۆنە، ژیان چۆن دەگوزەرێ؟ ئەویش فەرمووی نافەقە حەنظەلە، وەڵڵاهی بەداخەوە ئەی ئیمامی ئەبوبەکر تووشی دووڕوویی بووم، تووشی منافقی بووم، هەز دەکەم منافقم، هەز دەکەم ئیمانەکەم لەقە. ئەویش فەرمووی خوا نەکا بۆ؟ وتی وەڵڵی کە سەیری خۆم دەکەم نەکون عند رسول الله صلی الله عليه وسلم يذكرنا بالنار والجنة حتى كأننا رأي عين. وەڵڵی ئەی ئیمامی ئەبوبەکر ئێمە کە لە خزمەت پێغەمبەران صلی الله عليه وسلم لە قورئانەکەەوە باسی بە هەشت و دۆزەخمان بۆ دەکا وا تێکەڵاو دەبین بەو قسە جوانانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەڵێ ڕێک ئێستا لەناو بەهەشتین کە باشی دۆزەخ دەکا وا ئەزانین چاومان لە جەهەنەمە. بەڵام فإذا خرجنا من عند رسول الله صلى الله عليه وسلم لاعبنا الأزواج والأولاد ومعايش الحرفة والمال فنسينا كثيرا. كدين وماڵ لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەترازین، لەگەڵ خێزان تێکەڵاو دەبین، باوەش بە مناڵا دەکەین، حەزمان لە پارەیە، کەسابەت دەکەین، باوەش بە دنیادا دەکەین، پێ دەکەنین، زۆر شتمان لەبارەی قیامەتەوە لەبیر دەچێتەوە، لەبەرەوە هەز دەکەم کە من منافقم. ئیمامی ئەبوبەکر فەرمووی کوڕە بەخوا خۆ منیش وام کەوابێ منیش منافقم، بەڵام با بڕیار نەدەین بچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەها چاو لێیە دین ئەوەیە بگەڕێەوە بۆ سەرچاوەکە، نابێ بە خۆت بڵێ من کافرم، نابێ بە خۆت بڵێ من منافقم، نابێ بە خەڵک وا بڵێ،
ئەبێ بڵێ با بگەڕێنەوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە سەرچاوەکەمان هەیە بزانین لەوێدا دەڵێت چی بۆیە کە گەڕانەوە باسەکەیان بۆ گێڕایەوە سەروەر فەرمووی والذي نفسي بيده سوێن بەو ئەڵڵایەی کە نفسی ئەم محەممەدەی بەدەستە إنكم لو تدومون على ما تكونون عندي في الذكر ئەگەر ئاوا چۆن لە لای منن بەس بیر و هۆشتان لە لای بەهەشت و دۆزەخ و قیامەتە بیری دنیاتان نەماوە ئەو چەند لەحزەی کە لە لای منن لصافحتكم الملائكة على فرشكم وفي طرقكم فەرمووی بەخوا لەسەر جێگای نووسنەکەتان مەلایکەت دێ دەست دەخاتە ناو دەستان و تەوقەتان لەگەڵ دەکا لە ڕێگاوبانە مەلایکەت بە چاوی خۆتان دەبینن کە تەوقەتان لەگەڵ دەکا ولكن يا حنظلة ساعة وساعة سێجار لەسەر یەک فەرمووی بەڵام ئەی حەنظەلە ئەی ئەبوو بەکر سعاتێک و سعاتێک سعاتێک و سعاتێک ساتێک و ساتێک واتە ئیسلام داوای لە تۆ نەکردو مەلایکەت بە چاو ببینی و لە ناو جێگاکەتدا و لەسەر ڕێگادا تەوقەت لەگەڵا بکە تۆ مەلایکەت نی تۆ ئینسانی جا عولەما دەفەرمون ساعة لقلبك وساعة لربك سعاتێک تەرخان کە بۆ کەیفەی دڵی خۆت سعاتێک تەرخان کە بۆ خزمەت خوای پەروەردگار و عیبادەت واتە ئیسلام ئەمری نەکردووە هەر 24 سعاتەکەت عیبادەت بێ نەخێر بەشی جەستەشت بێڵەوە بەشی دڵیشت بێڵەوە بەشی قسەی خۆش و سوحبەت و تێکەڵاوبوون بە دنیای حەڵاڵیش بێڵەوە وە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم بە کرداریش ئەمە نیشانی سەحابەکاندا کە سەیری شەو نوێژی دەکەی لە حەدیسەکە دەفەرمێ بنە پێیدا ئاوسا ئەوەندە لە شەو نوێژا دەوەستا کە دەچۆ سوزدەوە هاوڵی بەڕێز خاتو عایشەی خێزانی دەفەرمێ والله دەستم لە بنەپی پێ سەلەمدا وتمە ڕوحی دەرچووە ئەم پیاوە لە کێوە لەسەر سوزدە سەر هەڵنابڕێ کە سەیری سەروەرمان دەکەی لەم گۆشەیەوە دەڵێ ئەم پیاوە بەس عیبادەت دەکات بەڵام کاتێکی دەچێتە ناو ماڵ و منداڵیەوە سەیری ئەو هەموو حەدیسە کە چ قسەی خۆش و سوحبەت و یاری پێشبڕکێ لەگەڵ خێزانیا و چەند جار لەگەڵ خێزانەکانی لەگەڵ خاتو عایشە بە تایبەت کە گەنجتر بۆ لەوانی تر چواتە دەشت و بیابان چواتە پارچێکەوە وەرە خێزانەکەم با پێشبڕکێ بکەین زین کاممان دەگەینە ئەو نیشانەیە و کاممان لەو سەرەوە دێینەوە کە سەیری ئەمەی دەکەی ئەو هەموو سوحبەتەی لەگەڵ خەڵکە هەیە دەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبێت کەی شەو نوێژی کردبێ واتە هەردوو بوارەکەی کرد کە دەچوە ئەم بوارەیانەوە دەڵێ بەس ئینسانێکی دنیاییە کە دەچوە ئەم بوارەیانەوە دەگوت بەس ئینسانێکە خەریکی عیبادەتە ساعة وساعة سعاتێک بۆ دڵ و دەروونت سعاتێک بۆ عیبادەتی پەروەردگارت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6376 هاتووە دەفەرمێ هەمیشە لە خوا دەپاڕایەوە دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الهم والحزن يا ربي خوا بمپارێزی خوا داوا لێ دەکەم بە دوورم کەی لە هەم و حەزن هەم و حەزن دەزانین یعنی چی هەم واتە خوا بمپارێزی هەمیشە بیرم لای ڕابردوو بێ لە ڕابردوودا ساڵانێکی پێشوو نەهامەتیە کارەساتێک لێ بەسەر هاتووە ئێستا خەفەتەکەی هەر لە دڵت دەرنەچێ ئەوە زۆر مشکیلەیە نەخۆشی دەرونی لە ئەوە ئینسان توش دەبێت کارەساتێک چەند ساڵەوە پێش گرفتاریەک نەبوونیە قەرزاریەک داماویەک کێشەیەکی خێزانی کێشەیەکی کۆمەڵایەتی چەند ساڵە ڕابردووە گوناحێکت کردو ئێستا تۆ بەشت لێ کردو لە بیرت ناچێتەوە ئەوە هەمە خوا لەوە بمپارێزی هەمیشە بیرم لای ڕابردوو نەبێت خوا لە حەزەنیش بمپارێزی حەزەن لە شتێک دەترسی کە هێشتا نەبووە تۆ بڵێ خوا ساڵی داهات و مەعاش هەبێ تۆ بڵێ دەربەدەر نەبین تۆ بڵێ ئەم خانۆم نەڕوخێ تۆ بڵێ بوومە لەرزەیەک لەم شارە نەدا ئەمە حەزەنە ئەمە نەبووە هێشتا تۆ بڵێ کچەکەم نەمرێت تۆ بڵێ کوڕەکەم ژنی بۆ بێ ئەمانە حەزەنن یعنی هێستا نەهاتون مێشکی خۆت مەدە شتێک کە خوا دەزانێت دەبێ یان نابێ لە ئێستادا بژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ خوا پەنات پێ دەگرم بمپارێزە لەوەی کە هەمیشە لە ڕابردوودا بژیم یان هەمیشە ترسی داهاتوم هەبێ واتە لە ئێستادا با بەخۆشی بژین وای ئیمامی عەلی دەیفەرموو مەجالێک بەدڵ و دەروونتان بدەن بە قسەی خۆش و بە کاروباری دنیایی چونکە چۆن جەستەمان دوو دەبێت دڵیشمان دوو دەبێت ها ئینسان جەستەی خۆت تۆ وەرە 24 ساعت هەر کرێکاری بکە کاکە جەستەش تەحەموڵ ناکە ئەبێ ڕۆژێ پشوو بدەی ئەبێ سەیرانێکیش بکەی ئەبێ نانێکی خۆشیش بخۆی ئەبێ خۆشت بشۆی خۆشت بگۆڕی قسەی خۆشیش بکەی دڵیشمان دوو دەبێ هەر وەکو جەستەمان دوو دەبێ وتاری ئەم جارەمان لە زنجیرە باسی جوانتردا باسی دراما و شانۆ دەکەین باسی ئەوە دەکەین کە ئەمە بەشی دڵ و دەروونەکەیە کە کەمتر لە ئیسلامدا خەڵق قسەی لەسەر کردووە لە زنجیرە باسی جوانتری ئەم جارەدا باسی تەمسیلی دەکەین باسی فیلم دەکەین باسی شانۆ و دراما دەکەین زانایان فەرموویانە إذا كان العبادة غذاء الروح
ئەگەر دەتەوێت ڕوحت ئاسوودە بێ عیبادەتی خوا بکە. ها ئێواران کە تۆ بەربانگ دەکەیتەوە سەیەکی ڕوحت چەند ئاسوودەیە. ماندوون جەنابتان، بەڵام لەم شەو نوێژەی شەوانە کە چەند بە پێوە دەوەستی کە چوویتە دەرەوەی مزگەوت لەزەتێکی ڕوحی دەکەی. ئەو لەزەتە ڕوح هەستی پێ دەکا، هەست دەکەی لەزەتێک بە ڕوح و دڵ و دەروونت گەیشتووە. ئەگەر دەتەوێت ڕوحت غەزا وەرگرێ، خۆراک وەرگرێ، عیبادەتی خوا بکە. والثقافة غذاء العقل، ئەگەر دەتەوێت عەقڵت پێشکەوێ و فراوان بێ، ڕۆشنبیر بە، کتێب زۆر بخوێنەوە، شتی زانستی زۆر بخوێنەوە، گوێ لە خوتبەی زۆر بگرە. یعنی سەد جەنابەت ئەم شەو دانیشتووی کۆمەڵە قسە دەبیستی، سپەی شەو کۆمەڵێکی تر لەو کتێبە، لەو گۆڤارە، لەو ڕۆژنامە شت بخوێنەوە، وەختی ئەزانی دەبی بە ئینسانێکی ڕۆشنبیر و زانا، عەقڵت دەکرێتەوە، عەقڵت پێش دەکەوێت. عەقڵی ئینسان وەک پەڕەشوتی تەیار وایە، کابراگە لە فڕۆکە خۆی فڕێدا پەڕەشوتی پێیە تا نەیکاتەوە سوودمەند نابێ لێ. عەقڵ ئەبێ بیکەیتەوە. بەچی دەکرێتەوە؟ بە خوێندنەوە، بە بیستنی وتار، بە قسەی جوان. والرياضة غذاء الجسم، ڕیاضە خۆراکی جەستەیە، وەرزشکردن جەستە بەهێز دەکا. پێویستە ئینسان کاتێکدانێ بۆ وەرزشکردنێکی بەسوود، بەڵام لەژێر ڕێنمایی ڕاهێنەرێکی بواری وەرزشدا، ئەینا وەرزشیش بە ساقەتی بێکی ساقەتت دەکا. فإن الفن غذاء الوجدان، ئەی خۆراکی دڵ و دەروون و ویژدان چییە؟ بریتە لە فەن، بریتە لە سینەما، بریتە لە دراما، لە شانۆ، لە جۆرەکانی فەن. جا چۆن خواردنی پاک و حەڵاڵ پێویستە بیخۆی، پارەی پێ بدەی، بە شوێنی بگەڕێی، فیلم و شانۆگەری و درامای کۆمیدی خۆشیش دەبێت ئاوا وەکو خۆراک بە شوێنی بگەڕێی. چۆن مەعیدەت تێر دەکەی؟ ویژدانیشت تێرکە، دەرونیشت تێرکە، کەیفێکی پێ بدە. بەڵام چۆن خواردنی پیس و ژەهراوی و بەسەرچوو و شێوا و دەبێت خۆتی لێ پارێزی، دەبێت ئاواش ئەگە خواردیشت مەعیدەت بشۆیتەوە، ئاواش خۆ پارێزی لەو فلیمانەی دۆبلاش کراون، ژەهراوی کراون، نامۆن بە عەقیدە و دید و بیر و باوەڕەکەت، ئەبێ مێشکت تێک دەدا خۆتی لێ پارێزی، وەکو چۆن خواردنی بەسەرچوو مەعیدەت تێک دەدا. بۆیە سینەما، فلم، شانۆگەری، تەمسیلی دوو وەجهی هەیە، تەوجیه و تەرفیه. دڵنیا بە هەموو تەمسیلێک کە تۆ دەیبینی لە پشتێوە دەستێک هەیە، تەوجیهێک هەیە دەیەوێت تۆ بەرەو ئەوی تیجاهە ڕاکێشە، ئەوە دڵنیا بەلەوە. حتا کۆمیدی بێ هەرچی بێت لە پشتەوە شتێک هەیە، دەیەوێت کاریگەری لەسەر تۆ دانێ، بەرنامەکەی خۆی لەڕێی ئەو تەمسیلەوە پێشکەشکە. بەڵام دووەمیشان تەرفیهە، پێکەنینە، سوعبەتە، قسەی خۆشە، کات بەسەربردنە، ئەم دوانەی تێدایە. جا بۆیە فیلم و دراما یان پێت دەگەیەنێ یان دەدڕوخێنێ، یان دەتکا بە ئینسانێکی ڕۆشنبیر یان بە ئینسانێکی ڕۆخاو. بۆیە باز جوانتر لەم مەسەلەیە تێ بگەین. خاڵی یەکەم، پێویستە هونەرە جوانەکان بە چاوی ناموەیی و غەیرەدینیەوە سیر نەکرێن. ئێستا ئێمە کولەی فنون جەمیلەمان هەیە، کۆلێجی هونەرە جوانەکان، بەشی شانۆی بەتایبەتی. خەڵکانێک وا دەزانن ئەوەی کەوا دیندار بێ نابێ بچێتەوە شوێنە. بۆیە کاتی خۆی ئەوەندە هەنگوت چۆن دەبێ موسڵمان تەمسیلی بکە، چۆن دەبێت کچی موسڵمان لە کولەی فنون جەمیلە بخوێنێ، هەتا وای لێ هات ئەوەی نوێژێکی بکەدا نەدەچوو بۆیە. ئەوەندە ئەوە فتوایەکی هەڵە بوو، چاوەلێ خەڵکە موسڵمانەکان هەموو لەوێدا بڕی. ئەوە ئیسلام ئەگەر جوانتر تێبگەی وانە. هەر شتێک لەگەڵ عەقیدەتدا، لەگەڵ کولتوردا، لەگەڵ داو و دەستوری جوانی میلەتەکەت و کوردەواریەکەتا مخالیف نەبێ، تەمسیلێکی هەتا بڵێ جوانە. بە پێچەوانەوە خزمەتکاری ئیسلامە. هەر جەنابتان خۆتان شاید حاڵن، چەند ساڵە مامۆستانی بەڕێزی مزگەوت باسی ئەسحاب الکەهف بۆ ئێوە دەجێڕنەوە، چێ وەکو بینینی فیلمی ئەسحاب الکەهف لێ حاڵی بووە. هیچ کات ئەو هەموو وتارن نەیتوانیوە کاریگەری فلیمەکە لەسەر دابنێن. چەند ساڵ باسی حەزەتی یوسف بۆ ئێوە جێڕدراوەتەوە، کەی بەقەدەر بینینی تەمسیلی حەزەتی یوسف لە فیلمێکی ئێرانیەوە کاریگەری هەبووە، ئەگەر ئەو پۆخڵەواتەشی تێکەڵاو کرابێ. دەیکە تۆ ڕەخنە لەسەری هەیە، فەرموو جوانتر پێشکەشکە، وەرە تۆ پۆخڵەواتەکەی لێلابە، وەرە لە سونەی صەحیح و قورئانەکەەوە هەڵی گۆزە، بزانە هاست چەند مەلا بە وتار باسی ئەمە بکە، بەقەدەر ئەو فیلمە کاریگەری لەسەرت نابێ، لە مێشکدا نامێنێتەوە، جوان لێ حاڵی نابێ. لەبەر ئەوە ئەمە هەر بۆ خۆی دینە، دەتوانی خەڵکی لێ مەنع مەکە. لە فیلمی کۆمیدیەوە زەردەخەنە و پێکەنین دەکرێت. وەڵڵاهی زۆربەی نەخۆشی دەرونی ئینسان ئەوانەی کە جەستەیان دەرونیان نەخۆشە، نەفسیەتیان نەخۆشە، حەق وایە هەمیشە سەیری ئەو فیلمە کۆمیدیانە بکەن کە پێکەنینن، مادام سوکاتی بە شخصێکی دیاریکراو تێدانێ و پێکەنینە و هەموو خەڵک بەیەکەوە پێدەکەنێ، بەشداری بکە، دانیشە تێیدا، گوێی لێ بگرە. لەو پێکەنینەی کە خەڵک هەموو پێدەکەنێ،
خی گەورە ئەو خەمەش لەسەر تۆ لا دەبا کەواتە ئەوەش بەشێکە لە خزمەتکردن بواری کۆمیدیا و شانۆگەری پێکەنین و گاڵتە ئامێز تەنز شانۆ ئاوێنەی گەلە هەڵەکانی میلەت نیشان دەدا لە ڕێی شانۆوە پێت دەڵێ ئەها جاریوە فیلمێک دەبینی ئەخلاقێکی خراپ باز دەکات یەکسەر دەزانی لە تۆشدا هەیە ئاوێنەیەکە شانۆ ئاوێنەی گەلانە وەک ئاوێنەیەک هەڵەکانی خۆتن نیشان دەدا بەشداری ژن زۆر کە زوا دەزانێت ئافرەت نابێ بەشداری سینەما بکە ئافرەتی مسلمان نابێ بەشداری کۆمیدیا بکە ئافرەتی مسلمان نابێ بەشداری فیلم بکە بەڵام ئەوە هەڵەیەکی گەورەیە ئەوە دەکەوێتە سەر کەسایەتیەکە دەتوانی گەورەترین شانۆکاری و محەجەبەش بی ئەو هەموو شانۆکارە بەناوبانگەی ئێران هەمووشیان حیجابن هیچ کەسیش ڕێگای لێ نەگرتوون لە جیهانە گەورەترین نووسینگیان هەیە گەورەترین سەرمایەیان هەیە بە چەند ئیستیعلامان ناگەی ئەکتەرێکی ئافرەتی ئێرانی مقابلەیەکی پێچاوە پێ بکەوێت خاوەنی ئەو پەڕی شەخسیەتن ئێمەش ئەکتەرەکانمان تەمسیلەکانی میلەتی کوردی خۆمان ئێمە میلەتێکی داماوین هەتا خۆمان ڕێز لە خۆمان ناگرین ئەینە ئەکتەری وامان هەیە لە ژوو لە پیاو یعنی ئەگە لە وڵاتاندا بووایە ئەوە بە چەند سکرتێر بیگەیتێ خەڵک ئاوا ڕێز لە ئەکادیمیەکانی خۆی دەگرێت لە شانۆکارەکانی خۆی دەگرێت ئێمە پیاوی وەکو ئەحمەد سالارمان هەیە پیاوی وەکو عەلی ئەحمەدمان هەیە پیاوی وەکو ماوەس عەبدوڕەزاقی هەولێرمان هەیە پیاوی وەکو مستەفا ئەحمەد و ئەحمەد جۆڵا و ماهیر حەسەن و عەبدولی حەمەدجوان و سەدانی کەی ئاوامان هەیە ئەوانە ئەو ئەکتەرە بەناوبانگانەی کورد ئەگەر لە هەر وڵاتێکی دنیادا بوون ئێستا گەورەترین سەرمایەدار بوون بە چەندین ئیستیعلامات و پرزگە نەدەگەیشتێ لایەن یان لە ئافرەتانی شێرەژندا ئێمە پیاوی ئافرەتی شێرەژنی وەکو مامۆستا بەدی عەدارتاشمان هەیە وەکو مامۆستا گەزیزەی عەلی ئەمینمان هەیە ئەم ئافرەتە بەڕێزانە چەند ساڵە لەسەر شانۆن بە شەرەفترین ئافرەتانی کوردن کەس ناتوانێت قسەیەکی ناڕەوایان پێ بڵێ خاوەنی ئەخلاقی بەرزن هەڵوێستی کوردانە بوون لە زمانی بەعسیشا بووە لەحزەیەک نەدۆڕاون ئەوانە دەبێت بە چاوی تەقدیرەوە سیر بکرێن کەواتە لێکردنی ئافرەتان و کچانی کورد بە ناوی ئیسلامەوە لە شانۆ و لە دراما هەڵەیەکی کوشندەیە هەڵەیەکی گەورەیە ئەتوانی دینداریش بی و ئەکتەریش بی لە هەردووچیان بە یەکەوە جوانن ئێمە بۆچی ئەو مەجالە بەجێبێڵین بۆ خەڵکی بێدین بۆ خەڵکە دیندارەکەت یا بەشداری نەکە دووەمیان پێویستە چۆن لە خواردنی ژەهراوی و بەسەرچوو خۆت و ماڵ و منداڵت دەپارێزی ئەها پسکیتێک بۆ منداڵەکە دەکڕی یەکەم جار سەی دەکەی بزانی بەدوارەکەی بەسەر نەچووە بۆنی خواردنەکە دەکەی بزانی تامی تێک نەچووە لە سەلاجەی ماڵەکەتدا دەمێنێتەوە تۆ زەمێنێتەوەی ئافرەت گوێرمی مەکەوە خواردنەوەک منداڵەکانم ژەهراوی بن و بەسەرچوو بێ بڕواتان بێ بە ڕێزان بە هەمان شێوە پێویستە خۆشمان و ماڵ و منداڵمان بپارێزین لەو فیلمانەی لەو شانۆگەریانەی لەو زنجیرە درامایانەی کەوا ژەهراویت دەکا لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە بەڵگەم لایە ئەوە قسەی حاکمەکانە بە نووسرا و لە گۆڤارەکانە بڵاو بۆتەوە لە تەلەڤیزۆنیشا مقابلە کراوە ئینسانی وا هەیە کەسێکی کوشتووە پیلانەکەی وادا ڕشتووە شەیتانیش زەفەر بەو کوشتنە نابە لە حزوری دادوەرە کە ئاسایش و پۆلیس دەستگیریان کردەوە تویانە کاکە تۆ چۆن ئەم کەتنەت کرد چۆن فڵان کەست ئاوا کوشت چۆن ئەم پیلانە بە مێشکتا هات وتوێتی وەڵڵاهی ئەوە لە چۆ فێربووم لە فڵان زنجیرەی تورکی 200 ئەڵقەیەوە لەوێەوە فێربووم چۆن لەو پەنجەرەوە پچمە ژوورێ و چۆن بیکوژم و چۆن ڕاکەم و چۆن خۆم پشارمەوە ڕێک دەقی تەمسیلەکەی بۆ کوشتنی کەسێک بەکارهێناوە کەسێک پار گیرا بوو دوور لە ڕووتان و ماڵی خۆ خوشکان پەلاماری ژن خوشتی خۆی دابوو لەخەوە ژن خوشکەکەی هاتبوو لای خێزانەکەی بێ لە کاتی مناڵبوو نەچووە لای کە گیرا بوو وتپیان چۆنی کلۆکتی وەڵی لە فڵان فیلمی فڵان کەناڵی کوردیەوە کە دۆبلاژی دەکا چۆن کابرای تورکی پەلاماری ژن خوشکەکەی داوە منیش هەمان هەستم بۆ جوڵاو پەلاماری ژن خوشکەکەی خۆم داوە یعنی چۆن خواردنی ژەهراوی مەعیدەت دەبێ بشۆیتەوە بڕواتان دەبێت زۆر وریابی ئەو کەناڵی دێتە ماڵەکەتەوە ئەو تەمسیلیە ڕێک دەق لەسەر منداڵەکان تەطبیق دەبێت چەند ماڵ هەڵوەشان چەند ئافرەتی بەخوا بڕواتان بێ من خۆم یعنی مەجالی ئەوم نییە سەیری تەلەڤیزۆن کەم بە چەند مانگ دەوێت تەلەڤیزۆن نابینم چونکە دەرفەتم بۆ ناڕەخسێ بەڵام بۆیان باس کردوم ئافرەت هەبووە بەردەوام بە دیار کەناڵی دینداریەوە دانیشتۆ خەریکی تەسبیحات و متابعی هەموو مەلای کوردستانی زانیوە بانگخوازەکان چێن ئێستا ڕۆژ تا ئێوارە دڵا بیکەنە سەر ئەڵقەی فڵان شوێن و کە دەچێت بۆ میوانداری ناڵە قسەیەک بکرێت پیرێژنیش بە دیارەوە دیدمان بووە بڕوا بۆ سەفەر لە مەکە و مەدینە و تەلەفۆن دەکا ئەڵێ بێریڤان گەیشتە کوێ کابرا لە حەز و لە عومرەدا خەیاڵی لای فلیمەکەی ماڵێ هەموو ڕۆژ تەلەفۆنی بەکۆم زان چ دەبێت ئەمە تێکەڵاو دەبێت لەگەڵ خوێنتا ئەبێ زۆر وریابی وەختی ئەزانی هەموو ڕەوشت و بەهاکانی کوردەواری لەدەست دەدەی
دەبێت جوانتر تێبگەین هەندێک تەمسیلی کاریگەری ئەوەندە هەیە لەسەر کۆمەڵگا یەکسەر لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکە بەڕێزان دەبیندرێتەوە. ئەوە تا تەماشاکە کاتێک تەمسیلی ئەسحاب الکەهف یارانی ئەشکەوت کرا جەنابتان دیقەت بدەن ناوی هێلین منداڵی کچ هێلین لە کوردستانە هەبوو هەر نەبوو هەر لەو ساڵەدا بەدەیان و سەدان ئێستا لەسەر تابلۆی دوکانەکان منداڵەکان هەر لە ناسنامەی باری کەسێتی بپرسن ئەوەی تەسکەرە دەرێناوە هەر لەو ساڵەدا 2,000 منداڵی کچ ناوی دراوە هێلین بە ناوی قارەمانی ئەو چیرۆکەوە یەکسەر ها کاریگەری لەسەر خەڵک دادەنێ کە فیلمی حەزەتی یوسف کرا منداڵانی یوسف ناو زۆر کەم بوونەوە لە کوردەواریدا ئێستا ئەم منداڵانی زۆری پێدەگەن ناوی یوسف و لاوی ئەوانەیە هەمووی لەسەر کاریگەری ئەو تەمسیلە منداڵەکان ناوندرانە یوسف ڕاستەو خۆ دێتە ناو ژیانتەوە کە دراما خراپەکان پێشکەش کران چەند کەس تەلاق درا چەند کەس خیانەتی هاوسەری توش بوو چەند کەس تووشی خزان بوو بەخوا کۆمەڵگەی کوردی نەیدەزانی خیانەتی هاوسەری چییە نەیدەزانی ناپاکی چییە نەیدەزانی هاوڕێتی کوسڵ و کوچ بە ناشەرعی چییە بەڵام هەمووی لەو فلیمانەوە خەڵک فێر بوو کاریگەری ڕاستەوە خۆ بەڕێزان دێتە ناو ماڵەکەتەوە دێتە ناو ئەخلاقتەوە دێتە ناو خێزان و منداڵەکەتەوە کە ڕەشەی پۆلیس پێشکەش کرا خەڵک فێریەوە بوو بە باوکی بڵێ حاجی بە دایکی بڵێ حاجی ژن خوا ئاگادارە خەڵک لەوە پێی شەرم بوو بە باوکی بڵێ نەڵێ باوەکیان هەر من خۆم دیقەتم داوە چەندین ئەهلی مزگەوت بە باوشیڵە وڵا حاجی هاتەوە چونکە لە ڕەشەی پۆلیسەوە خەڵک فێر بوو کە دەیانگوت حاجی وایە و حاجی ژن وایە و خەڵک بە دایک و باوکی بڵێ حاجی و حاجی ژن ئەوانە ئادابی خەڵکی کورد نەبوو بە باوەجیان و بە باوکەجیان و بە دایکجیان خەڵک باسی باوک و دایکی دەکرد چەند ناشرینە کابرات لە حاجی خوا ئاگادارەوەم زانی و حاجی باخەوانیانە یا وەم زانی و حاجی شۆفێری کۆمپانیاکەیانە کەسی سێگە حاجی باوکیانە داماوە کە دەڵێ حاجی ژن دەڵێ حاجنی بە کام گەڕک بێ حاجی ژن دایکەکەیەتی کە هەموو تەمەنی لە پێناوی ئەوە لە کوێوە فێر بوو ئەوە لە ناو فلیمەکەەوە فێر بوو ڕاستە و خۆ بەیانی لاسای دەکاتەوە ئەبێ کاریگەری ئەمانە زۆر وریابێ دوژمن ئەوەی لە ڕێی هێزی سەربازی و سیاسیەوە پێی ناکرێت بۆ وڵاتەکە لە ڕێی فیلم و دراماوە دەهێنێتە ناوتەوە یعنی جاری وایە دوژمن ناتوانێت لە ڕێی هێزی سەربازیەوە بێت تۆ داگیرکە ناتوانێت لە ڕووی سیاسیەوە بێ ئایدۆلۆژیات بگۆڕێ بەڵام لە ڕێی فلیمەوە لە ڕێی سەتەلایتەوە دێتە ناو کولی کونج و کلێنێکی ماڵەکەتەوە یعنی یەکسەر کۆمەڵگاکەی تۆ ئاڵوگۆڕ دەکا ئەوەی لە تیارە و تۆپا پێی نەکردی بڕواتان ببێت لە ڕێی فلیم و سینەماوە پێت دەکا لە ڕێی شانە و کۆمیدیاوە پێت دەکا دەکرێت دراما ببێتە سەرچاوی بژێوی ژیانی دەیان کەس بەڕێزان ئەوەتانەیەکێت چیرۆکەکە دەنووسێ دواتر بەرهەمەکە دەفرۆشە پێی دەژێ خۆی ماڵ منداڵی دەژێنێ یەکێ ئەکتەرە یەکێ دەرهێنەرە یەکێ بواری دیکۆرە یەکێ ڕووناچیە یەکێ کامێرامانە یەکێ شۆفێرە یەکێ هۆڵەکە ئیندەکە یەکێ پاسەوانە یعنی چەندین کەس لە ڕێی کاری شانۆ و دراماوە گوزەرانی ژیانیان دابین دەبێ هەمووش پارەکەی حەڵاڵە هەمووشی پارەکەی حەڵاڵە بە شەرتێک ئەو فلیمە ئەو تەمسیلە لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕ لەگەڵ کولتوری کوردەواری لەگەڵ داو و دەستوری جوانە مخالیف نەبێ کەواتە پارەی هەمووانیان حەڵاڵە شانۆ بۆ چی بەکاربهێنرێ بۆ بواری سەربازی ئێستا لە بواری سەربازیدا کاتێک کە دەیانەوێت مەشقی سەربازی بکەن لە زۆربەی وڵاتاندا بەداخەوە کوردستان دیسان لەوە مەحرومە ئەکادیمیای سەربازی ئێمە لەوەش مەحرومەوە لێ من دیقەتم داوە لە وڵاتاندا دێنن ئەگە سەرباز ئامادە دەکەن بۆ شەڕ پێشمەرگە ئامادە دەکەن بۆ شەڕ چەندین فیلمی عەسکەری قارەمانی بۆ لێ دەدەن ئەوەندە کاریگەری دەبێت لەسەر ئەو پێشمەرگەیە لەسەر ئەو سەربازە وای لێ دەکەن هەوڵ دەدا ئازاترین کەس خۆی بنوێنێ بۆی بەتەڵی فلیمەکە بێ یعنی یەکسەر لەگەڵ ناخیات یەکەڵاو دەبێت کەواتە جەیشەکەت لە ڕێی فلیمەوە وا مەشقتدادا بەهێزترین سوپا دەرچێت لە زۆربەی دنیادا لە ڕێی فلیمەوە سەربازی ئازا پێدەگات دووەمیان لە ڕێی تەعلیمەوە کەسێ حەزی لە خوێندن نییە فلیمێکی بۆ دێنن 10 فلیم 20 فلیم 30 فلیمی بۆ لێ نیشان دەدەن ئەم گەنجە کە حەزی لە خوێندن نەماوە ئەم مێر منداڵە کە حەزی لە خوێندن نییە ئەکتەرێکی نیشان دەدەن مناڵێکە چۆن بە چالاکی و بە نەبوونی خوێندوێتی دوایی چۆن پێگەیوە یەکسەر حەز دەکات لاسای بکاتەوە چۆن شەوان بە دیار مۆمەوە سەعی کردووە چۆن لەژێر بەتانیەکەشەوە شتی لەبەر کردووە یعنی وای لێ دێ ئەم گەنجەکە ئەم منداڵەکە حەزی لە خوێندن نەبووە لە ڕێی ئەم فلیمەوە عشقی خوێندن و نووسین دەبێ عشقی سعیکردن دەبێ هەر لە وڵاتانە لەم بوارەشدا سوودی لێ دەبینن لە ڕووی دەستپاچیەوە ها فلیمێک دەکرا لە کەناڵی سپێدە موڕات زۆربەمان بینی بوومان
من چەندین مەقالەم لەسەر گۆڤار و ڕۆژنامەکان خوێندۆتەوە کابرا وتوێتی دزیم کردووە کاتی خۆی کە ئەو فلیمەم بینیوە بەیانیشم پارەکەم تەسلیم کردوێتەوە لاسای ئەو ئەکتەرم کردوێتەوە کە حەقی خەڵک بدەمەوە یعنی ئەوە چەندین ئێستا هەموو بەدی کۆمنتی لامە کە خەڵکێک بە ناو نیشانی خۆی مقابلە کراوە دوای ئەوەی کە ئەو فلیمەم بینیوە چۆن کابرا دەوێت حەق و ناسەکان بداتەوە مافی خەڵک لەسەر خۆی نەهێڵێ یەکسەر گەنجێک چاوی لێ دەکات ئەچی حەقی خەڵک دەداتەوە دزی کردووە دواتر دەچێت پارەکە دەداتەوە زۆر ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەستپاکی کۆمەلگا هەیە ئەی دزی زۆر بەشیان فێی دزی دەبێت جاروێ فلیمێک 56 ئەڵقەی بەس باسی دزیکردنە وەڵا کابرا قەت نێزانین جاران دەرگا ئاوا بشکێنێ لەو فلیمەوە فێر دەبێت هەموو جۆرەکانی دەرگاشتن و قاسەشکاندن ئەوە نازانێ ئاخرەکەی دەگاتەچوە لە ئەوڵەکەی تۆکەت خراپ چاندووە ئەبێ وریا بن ئەو کەناڵانی کەشت بڵاو دەکەنەوە هەوڵ بدەن خەڵکەکە فێری ئەخلاقە خراپەکە نەبێ فێری دزیەکە نەبێ پێی بۆ بواری مێژووی خۆت لە ڕێی سینەما و فلیمەوە نیشان دەدەی خۆشەویستان چێ لە ئێمە عومەر موختار و مێژووی لیبیای دەناسی هەمووی لە ڕێی فلیمی عومەر موختارەوە شارەزا بووین وانە هەر بە گەنجی کە سێتان کردووە نەدەزانی عومەر موختار چێیە چ قارەمانێکە چ شۆڕژگێڕێکە نەدەزانی مێژووی لیبیای داگیرکرا و شۆڕشی لیبیا چۆنە هەر لە ڕێی سینەماوە چۆن نیشانماندرا هەروەها فلیمی خولەپیزە خەڵک وایان زانی خولەپیزە چەتەیە دواتر خەڵک بۆیان دەرکەوە لە سەدەمی پاشایەتیدا شۆڕژگێڕێکی قارەمان بووە بەڵام بێکەس بووە ئەوانە فلیمەکە پێت دەناسێنێت لە فلیمی گەردەلوولە خەڵک ئاشنا بوو بۆ شۆڕشی نوێ و بەرەو ڕووبوونەوەی ئەم ستەمکاری بەعز ئەوانە هەموو فلیم ئەگە حەقی خۆی پێ بدرێ مێژووی گەلێکی چەوساوت پێت دەناسێنە شۆڕش و بەرخودان لە وڵاتە چۆن ڕوویداوە کە لەوانەیە بەدەیان وتار خەڵک نەتوانێت سیاسی ئەم قسەیت بۆ کە هەرگوێ لێ ناگری بەڵام لە فلیمەوە دەچێت ناخیەوە خۆناساندنی کولتور ئادابت بەگەلان لە ڕێی فلیمەوە لە ڕێی فلیمەوە کە تۆ نیشانی دەدەی بە میلەتان دەڵێی من چەند ئافرەتەکانم داپۆشراون چەند ئەخلاقم بەرزە کولتورم چۆنە پاک و خاوێنیم چۆنە پابەندیم بە یاساوە چۆنە چۆن وڵاتەکەی خۆمم خۆش دەوێت ها فلیمی ئێرانی هەوڵ دەدەن پابەندبوونیان بە یاسا بەڕێنماییەکان بەهێزی ئیتلاعات و ئاسایشی خۆیان لە ڕێی فلیمەکان و نیشانی ئێمە دەدەن پێ دەڵێت چەند مەسهەبەکەی خۆی خۆش دەوێت چەند دینەکەی خۆی خۆش دەوێت چەند نیشتیمانەکەی خۆی خۆش دەوێت بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا خۆشەویستی دین خۆشەویستی مەزهب خۆشەویستی عەقیدە خۆشەویستی نیشتیمان خەریکە ئەمانە گاڵتەیان پێ دەکرێت خۆشەویستی کولتور جلی کوردی وشەی حاجی وشەی شێخ وشەی مەلا وشەی مامە وشەی خاڵە خەڵکە ئەمانە لەناو فلیمەکانی کوردیدا هەندێکیان گاڵتە بەگەوەکو گاڵتە بجار بەکاردەهێنرێن بەڵام سەیری میلەتان کەوانین ئەمانە لە لای خەڵکی خۆیان زۆر خۆشەویست دەکەن بۆیە دەبێت زۆر ئاگادار بین آخری بابەتەکەمان دەڵێن خوا لە قورئانە باسی جوانترین دراما دەکا ئەحسەن القەسەس باسی چێیە؟ ئەحسەن القەسەس چێیە؟ باسی حەزەتی یوسفە سەیریکە ئەوانەی کە بەڕێزان کە بواری سینەما کار دەکەن بواری شانۆ ئۆکادیما وەرن لە خزمەت قورئانە کاکە ئەو قورئانە بەشی ئێوەشی تێدایە دەفەرمێت جوانترین چیرۆک کە بکرێ بە فلیم حەزەتی یوسفە بۆ جوانترین چیرۆکە وەرە تۆش لەمەوە فێر بە چونکە لە ناو چیرۆکی یوسف پێغەمبەرە جۆرەکانی مرۆڤی تێدایە حەسوود و دڵڕەق وتیان براکەی خۆمان دەکوژین ئەگەر ئینسان گەیشتە ئەو دڵڕەقیە ئینسانی دڵنەرمتر هێندێکیان وتیان با نەیکوژین بیخێنە بیرەکەەوە بۆ کوێکێ بیبە ئینسانی شەهوانی وەکو ئیمڕات العەزیز ئەو هەموو یعنی بیری دەخوێنە دەکردەوە ژنی کێ تەمەنی چەندە حەزی لە مێر منداڵێک دەکرد یعنی شەهوەت بەسەری ئازاڵ بوو باسی ئەم کەسایەتیانی تێدا باسی پارەپەرست یوسفیان لە بیرەکە دەهێنا کابرا نەگەڕا بە دویدا بزانە بە کوڕی کێ بیداتەوە خاوەنی بە پارەیەکی کەم بەخسین دەڕاهیمە مەعدودە ئەوەندە پارەپەرست بوون ئەم منداڵیان فرۆش داماوە هەیە ئینسان دەفرۆشێ ئەوەندە پارەپەرستە ئەم کارەکتەرانە هەموو لەناو فلیمەکەدا هەیە اینجا فێڵباز وەکو کاهینەکان بە ناوی ئاینەوە مەکرباز وەکو ژنانی میسر جوغرافیا لە ناو فلیمی یوسفا شاری تێدایە لادەی تێدایە ماڵی هەژاری تێدایە کۆشکی پاشای تێدایە کۆیلەی تێدایە ئاغای تێدایە شوانی تێدایە مەلیکی تێدایە وڵاتی جیاواز ژینگەی جیاواز گرانی هەرزانی سجن ئازادی ژێردەستەی و خزمەتکاری یوسف دواتر چۆن دەبێتە مەسئول و کاربەدەست ئاخر یەکەشی لە هەمووی جوانتر فلیمەکە بەچی کۆتایی پێدێ بە لێبوردەیی بە ڕەحم بە ئازادی بە گەیشتن بە جوانیەکان هەمووی جوانیەکان لە یەک فلیمە قورئان پێمان دەڵێ ئەی شانۆکار وەرە با فلم ئەمانەی هەموو تێدا بێ کۆتاییەکەشی بە لێبوردن بێ کۆتاییەکەی بە تۆڵەکردنەوە نەیە
کۆتایەکەی بە تۆڵە بە زەبرە ئەمما بە سەبرە ئەمما بە زەبرە نەیە کۆتایەکەی بە لێبوردن و بە تەسامح و بە ڕەفەت و بە ڕەحمەت و بە بەخشندەیی بێ بزانە چەند جوان دەبێت لە قورئانی پیرۆزەوە دەتوانین جوانترین چیرۆکەکان وەرگرین چەندین فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە دەتوانێت بکرێتە بواری سینەما و بواری فلیم و پێشکەش بە میلەتەکە بکرێ خی گەورە بە عیبادەت بۆ دەنووسێ ژیان لەسەری دابین دەبێ میلەتەکەش بیری ڕۆشن دەبێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه